هێزی تایبەتی ئیسرائیل ینی ئیسرائیل بەڕاستی ئەوەی پێناوێتن هێزێکی تایبەتی زۆر زۆر بەهێزی هەیە، مەشقێکی زۆر سەیری بینیوە و توانایەکی زۆری هەیە. لەبیرت نەچێتن ینی هێزی تایبەتی ئیسرائیل هەت تاکو و عەرەبی تایە لە دروزەوەوانە ینی زمانەزانن و هینە. لە ئێرانە لە 12 ڕۆژەکە جارە پێش هەموو شتێوان ڕاداراتوانیان هەمووی تێکدا ئەوان تەقاندیانەوە ئەوەڵ بڵین کە ئەوەی چووە ژوورەوە هێزە تایبەتەکەوانی کە زمانیان نەزانی و کەماوەیەکە لەوێنانن اینجا دوای ئەوە هێزی تایبەتی ئیسرائیل لەوێ بوو کە هەت تاکو زمانی فارسیش نازانن ئەمانە چەکەکانیان بەکارهێنا ینی اختصاسیان ئەوەیە چۆن ئەمانە بتەقێنەوە چۆنە موسەیرانە بەکاربێنن وەجگەلەوە چالاکی زۆریشیان هەیە لە لوبناانە لە ناو فەڵەستینە لە وڵاتانی عارەبە زۆر ڕۆڵیان هەیە. هێزێکی زۆر بەهێزە بەڕاستی ئەوان سەرکەوتنیان بەدەستێنە تایبەتی بڵین ئەوەی دەریای حیزب الله هوزەلامەیان کە لە ناو دەریاوە بۆی دەرچوون ڕۆیشتن بردیان دەریان کرد لەوێنانەوە. باس لە چالاکی ئەوەی هێزی حیزب الله ئەوەی فەرماندەکەی هێزی دەریایی حیزب الله ئەمە چالاکێکی گەورە بوو کردیان زۆر زۆر گەورە بوو زۆر زۆر ینی ئەمە تۆ بڵێ بۆ حاڵا ئیسرائیل گەیشتە مستەوای ڕووس و ئەمریکا لە ناو دەریاوە کە بۆی ڕۆیشتن تاکو بڵی ئۆکسسیجینی بچووک بەکاردێنن لە بن دەریاوە ینی چۆن ئەڵی تۆ ڵەفادە بەشەریە بۆقی بەشەرکە لە بن ئەو مەلاکەن و دەرەچن لە ناو دەریا شەڕکەن تاکۆ چەکانی پێیانەها بۆ ئاگاداریت لە بناویش تەقەی پێەکرێتن شەڕی پێەکرێتن.